پشکنینێکی ئاسان کە ببینین بە چاو و بەدەست لێدان دەکرێت. بسم الله الرحمن الرحیم. دایکان و باوکانی ئازیزی بەڕێز، سڵاوی خوای گەورەتان لێبێت. یەکێک لەو پشکینە گرنگانی کە بۆ منداڵی تازە لەدایک بوو ئەکرێت کاتێک خوای گەورە منداڵێکی کوڕت پێدەبەخشێت لەسەر سەلامەت ئینشاءالله، پشکینێکی ئاسان کە ببینین بە چاو و بەدەست لێدان دەکرێت. ئەویش بریتیە لە پشکنین بۆ ئەوەی کە بزانین هێلکە گونەکانی هاتوونەتە خواریان نا. منداڵ کاتێک لەدایکە بێت ئەگەر 33 هەفتەی بەرەسەرەوە تەواو کردبێت، هێلکە گونەکانی بە شێوەیەکی نۆرمەڵ لە ناو تورەکەی گونە دەبینرێت دوای لەدایک بوون. بەڵام لەو کاتانی کە دانەبەزی بێت نهات بێتە خوار، دەبینین تورەکەی گونی بەتاڵە، لای چەپی بێ یان لای ڕاستی یان هەردوو لای، هێلکە گونەکانی ناتوانێتە خوار. ئەگەر پشکنی بۆ بکرێ لە بەرمسەڵانی لەوانەیە بدۆزرێتەوە لەوێ جێگیر بوو بێ، یان هەندێک جار لە ناو سکی منداڵەکەیە دەبێت لە حەوزیا بێت نایەتە دیوی دەرەوە دانابەزێتە خوارەوە. خۆی هێلکە گونەکان لە ناو سکا دروستە بێت، دوای بێتە دەر بەڕێڕەوێکە ئەڕوا لە ناو تورەکەی گونە جێگیر دەبێت. ئەمیش بۆ ئەوەیە کە بۆ ئەوەی زووتر ئەگەر حاڵەتیشی وا هەبوو هەستی پێ بکرێ و بە دوواداچوونی بۆ بکرێت، چونکە منداڵی تازە لەدایک بوو تا دەوروبەری 6 مانگێک دەوەستین. دوای ئەوە ئەگەر هەر نهات بێتە خوار نەچێتە ناو تورەکەی گونەکەی، پێویست دەکات نەشتەرگەری بۆ بکرێت. باشترین کات بۆ نشتەرگەری ئەم حاڵەتە بریتیە لە 6 مانگی دووەمی تەمەنی، 6 مانگ تا 12 مانگ. دوای ئەوە چەند منداڵەکە گەورە بێت ئەگەر نەشتەرگەریەکی بۆ نەکرێت لەوانەیە ئەم هێلکە گونە جوان گەشە نەکات و حەجمەکەی گەورە نەبێت، دواتر لەوانێت تەئسیر لە ئیشی ئەم ئۆرگانە بکات. سمارت وەرچەرخانە.